لە دوای ساڵێک و بە دیاریکراوی 4 ڕۆژ لە هەڵبژاردن کە دەیدەی ساڵی 2021 لە ژێرفشاری شەقامدا حکومەت هەڵبەشایەوە لە عێراق دووبارە هەڵبژاردنی پێشوەختە لە دەیدەدا ئەنجامدرا. دوجار لایەنە سیاسیەکانی عێراق و کورسی پۆستی سەرۆکۆماری عێراق دوێنێ یەکلایی بووە بە زۆرینەی دەنگ دکتۆر لەتیف ڕەشید بوو بە سەرۆکۆماری نوێی عێراق. دیارە ئەم کورسی و پۆستێکێک بوو لە کێشەکانی کێک بوو لە بابەتە سەرەکیەکان کە تەواوی حیزبە سیاسیەکان چاوەڕێ بوون و تەواوی شەقامی عێراقی و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە چاوەڕێ یەکلای کردەوەی ئەم پۆستە بوون. یەکلایکردنەوەی پۆستەکە چ گۆڕانکاریەک لە نێو پرۆسە سیاسی و چەقبستوویە سیاسیەکانی عێراقدا دەهێنێتە ئاراوە. کاریگەریە ئابووری سیاسیەکانی چی دەبێت و هەروەها ڕاستپارتنی سەرۆکوەزیرانی نوێی عێراق ئەمە بابەتە دەبێت لەگەڵ میوانەکەم بەڕێز محەممەد نسرەدین کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەخۆ لە کەرکک و میوانی ئێمە دەبن گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. کاک محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کورسی پۆستی سەرۆکۆماری عێراق دوێنێ پڕکرایەوە. ئێستا چی ڕوودەدات لە نێو مەیدانی سیاسیەکەی عێراقدا و خودی ئەم پۆستە چ گرنگیەکی هەیە بۆ عێراق؟ دیارە پێشەکی دەکرێت بڵێن دوێنێ ڕۆژێکی زۆر گرنگ بوو بۆ عێراقیەکان و بۆ عێراقش لەبەرەوەی پرۆسەی سیاسی و دیموکراسیەت و بەرهەمی هەڵبژاردنش بەرەو ینی سەردەم پرۆسەکە بەرەو هەرس و بەرەو تونێرێکی زۆر تاریک دەڕۆی لە بەرەودای تێپەڕبوونی ساڵێ بەرهەمی خۆپشاندانی پێشوەختە ئەنجامی نەبوو. پرۆسەی سیاسی لایەنە سیاسەکان چەقبەستووی سیاسی پرۆسەی سیاسی بەردەوام بوو. بۆیە ئەوەی کە دوێنێ ڕوویدا لە هەڵبژاردننی پۆستی سەرۆکۆمار و دیاریکردنی و تەکلیفکردنی سەرۆک ئەنجومەنی وەزیران هەنگاوێکی زۆر گرنگ بوو. لانی کەم کۆتایی بەو چەقبەست و سیاسی هێناوە کۆتاییشی یاخود ڕێگر بوو لەوەی پرۆسەی سیاسی یاخود حکومڕانی لە عێراق تووشی هەرسی کۆتایی بێ. بۆیە ئەوەی کە دوێنێ ڕووداوێکی گرنگ بوو بە تایبەتی دیاریکردنی سەرۆکۆمار بە نسبەت کوردشەوە دیاریکردنی ئەو سەرۆکۆمارە یاخود هەڵبژاردننی سەرۆکۆمار کەسێکی یەکێتی گرنگیەکەی بۆ ئەوەیە چ لە بەغدا گرنگە لە بەرەوەی نوێنەرایەتی کورد لە بەغدا لانی کەم یەک لایەنی سیاسی نایکا دوو لایەنی سیاسی پۆستە هەستارەکانە لە ئەبێ ئەمەش بۆ تەوازونی بوونی کورد لە بەغدا گرنگە و بۆ ناوخۆی کوردستان و هەرێمی کوردستانش گرنگە کە ئەو پۆستە بەرەیەکێتی. دیارمە بەستم ئەوەیە کە لە یەکێتی و پارتی یعنی ئەگەر هەڵبژاردننی سەرۆکۆمار هەنگاوێکە لەوەی نوێنەرایەتی کورد لانی کەم هەردوو لایەن بەشدار دەبن لە بەرەو ئێستا جێگەری دووەمی سەرۆکی پەرلەمان لە پارتی دیموکراتی کوردستانە و ڕەنگە هەندێک پۆستی سیادیش بەر پارتی دیموکراتی کوردستان کەیە. ئەمڕۆ کە ئەو پۆستەی کە لای یەکێتێ بێ لانی کەم تەوازونێک ئەبێ لە بوونی هەردوو حیزبی دەسەڵاتدار لە بەغدا و ئەمە بۆ خۆی بۆ ناو هەرێمی کوردستانش سوودی هەیە لەوەی کەوا هەرچۆن ئێمە زۆر لەگەڵ ئەوەی کەوا تەوازون هەبێ لە بەغا شەراکەت هەبێ لە بەغا ئەو تەوازنە بۆ هەرێمی کوردستانش گرنگە. کاتێک کە تۆ لە بەغا نوێنەرایەتێکە هەبێ ڕەنگە پێم وایە ڕنگدانەوەی ڕاستەخینەشی دەبێ لەسەر بوونی تەوازنی حکومڕانی لە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەگەر ئەو تەوازنە لە بەغا تێک وایە پێم وایە ڕنگدانەوەی خراپی لەسەر پرۆسەی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستانش دەبوو. بۆیە دوێنێ هەڵبژاردننی سەرۆکۆمار خزمەتێک بوو بە عێراقیەکان و پێم وایە خزمەتێکش دەبێت بۆ تەوازنی حکومڕانی لە هەرێمی کوردستان. باش پۆستی سەرۆکۆمار دەزانین کە کۆمەڵێک سەلاحێتی تەشریفاتی کۆمەڵێک دەسەڵاتی تەشریفاتی هەیە بەڵام لە ڕوا استراتیژیەکەیەوە لە ڕۆ سیاسیەکەیەوە گرباسی لێەوە بکرێت پۆستەکە چه گرنگیەکی هەیە بۆ کورد؟ بەدەر لەوە خۆی سەرۆکۆمار پارێزەری سەروەری و دەستوری عێراقا و گرنگی پۆستی سەرۆکۆمار بەس بەشێ لە ڕوونکردنەوەی ئەوەی کە بۆ ئەم پۆستە گرنگە هیچێ لەو خاڵی کە لە ناو یەکێتیشا پۆستەکەی بۆ دکتۆر عەبدولەتیف یەکلا کردەوە لە بەرامبەر دکتۆر بەرهەم ئەوە بوو کاتێک کە پۆستی سەرۆکۆمار بڕیاری گرنگی عێراق دووبارە چۆیە دەست سەرۆکۆمار کاتێک کە دکتۆر عادل عەبدولمەهدی دەستی لە کار کێشایەوە هەموو لایەنەکان بربژێریان هەبوو و ڕاستەوخۆش ئەو کەسەی کە تەکلیفی دەکرد یعنی سەرۆک ئەنجومەنی وەزیرانی لەو قۆناغە دیاری دەکرد دەبینین دێتەوە بیرمان هەموو ئەوە سەرۆکۆمار بوو. لەو سەردەمەدا بینیمان بەڕێز دکتۆر بەرهەم زیاتر لەگەڵ ئەوە بوو جۆرێک لە تەوازون بپارێزێ لە بینی هێزە شیعەکان زیاتر ئەو بربژێرانەی کە دێتە بیرمان ئیتاری تەنسیقی و خودی بەڕێز نوری مالیکی پێشنیاریان دەکرد لەو سەردەما لە بەڕێز ئەسعەد عیدانی یاخۆ لە بەڕێز محەممەد شیع سوودانیش لەو سەردەمەدا ئەو ڕێگر بوولەوە. بۆیە پۆستی سەرۆکۆمار لەو میفسەڵەیە لەو دەقەیە لەو چرکە ساتەیە زۆر گەڕۆیەکی گرنگی دەبینی. بۆیە ئەمڕۆ ناکەی ئێمە
وا سەیری پۆستی سەرۆک کۆمارکەن کە قۆناغەکە یاخۆ ڕۆڵی لەوە کۆتاییدەیە کە سەرۆک ئەنجومەنی وەزیرانی ئەمڕۆ تەکلیف کرد لە بەرەوەی ڕووداوەکانی سەردەمی عادل عەبدولمەجید پێمان دەڵێ. محەممەد زۆر جار باس لەوە دەکرێت کە پۆستی سەرۆک کۆمار بە حکمی سەلاحێت و ماف و ڕێکارە یاساییەکانی کە پێی دراوە ڕەنگە گرنگیەکی ئۆتۆی نەبێت لە کاتێکا دەزانین کە سەرۆک کۆمارەکان لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی پەیوەندیەک بە تایبەتی لە نێو عێراقدا کە تائیفەتێکی زۆر باڵی بەسەر کۆی پرۆسەکانی عێراقدا کێشاوە ڕەنگە سەرۆک کۆمارێک کە بتوانێت کۆکەرەوەی تەواوی ئەم لایەنە سیاسیانە بێت وە لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی دروستکردنی پەیوەندی لە نێو حیزبەکان لە نێو عێراقدا لە دەرەوەی عێراقیشدا بە هەمان شێوە ئەمە یەکێک بێت لە کاریگەریەکانی ئەم دروستکردنی ئەم پەیوەندیە تا چەند گرنگە و سەرۆک کۆمار تا چەند گرنگە کە گرنگی بە کۆکەرەوەی تەواوی حیزب سیاسیەکانی عێراق بات. دیارە گرنگە ئێمە دەزانین سەرۆک کۆمار نوێنەرایەتی عێراق دەکات لە سەرجەم پێگە نێودەوڵەتیەکان لە سەرجەم نوێنەرایەتی دیپلۆماسیە بڕیارە گرنگەکان زۆر گرنگە ئەوەی کە کوردێک ئەو نوێنەرایەتی بکەوە کوردێکش خاوەن ئەزمونێکی حکومڕانی بێ و گرنگش بوو بۆ کورد لە ئەو سەرۆک کۆمارە لایەنێکی سیاسی سەرێکی لە ناو هەرێمی کوردستان لانی کەم ئێمە لە قۆناغی ڕابردووە تەجربەی تاڵمان هەبوو کە لایەنێک بایکۆتی سەرۆک کۆماری دەکرد بۆیە لانی کەم لایەنێکی کاریگەری هەرێمی کوردستان پاڵپشتی بێ و لەگەڵ نوێنەرایەتیکردنی هەموو عێراقیەکان دەتوانێت پێگەی کوردش بپارێزێ لەو نوێنەرایەتیکردنا و پۆستی سەرۆک کۆمار گەر گرنگ نییە ڕەنگە هەندێک لایەنی سیاسی هەندێک کات باسی ئەو بکەن کە ئەو پۆستە گرنگ نییە ململانیەکانی چەند ڕۆژی ڕابردوو یاخود ئەم ساڵە پێمان دەڵێ پۆستی سەرۆک کۆمار گرنگ بووە لەلایەن کورد کە کورد خۆی داری دەکرد ململانەیەکی قورس لەسەر ئەم پۆستە هەبوو و گرنگش بوو بەلایەن شیعەکانەوە لە بەرەوەی سەرجەم پرۆسەی سیاسی کە ئەم پۆستە وەردەگرێت ئەمە گرنگ نییە ئەو کەسی کە پۆستەکە وەردەگرێت تا چەند گرنگە کە بۆ کورسێکاوە بۆ کۆی پرۆسە سیاسیەکانی عێراق و هەرێمیش کە کەسێکی لێوە شاو بێت. دیارە تەجروبەی ڕابردووی کورد هەندێک کات کە کورد نوێنەری سەرۆک کۆماری دیاری کردووە مەسەلەن بۆ نمونە لە سەردەمی ڕەوانشاد مامجەلالە هیچ تێبینی یاخۆت هیچ اعتراضێک لەلایەنە شیعە و سونیەکانەوە نەبوو کە ئەو پۆستەش لە سەردەمی ئەودا تەواوی نوێنەرایەتی سەرجەم عێراقیەکان و کوردی ئەکردکەواتە ئەو پۆستە زۆر گرنگە کەسێک بێ مەقبولیەتی سەرجەم عێراقیەکانی هەبێ و مەقبولیەتی نێودەوڵەتیشی هەبێ پێگەیەکی کەسایەتی بە هێزی سیاسی هەبێ بۆیە ڕەنگە یەکێ لەو تیبینیانی کاتی خۆی کە یەکێک لە بربژێرەکانی سەرۆک کۆمار ئەوەی کەوا لە سەردەمی دکتۆر بەرهەم ڕکابەری دکتۆر بەرهەم بوو لە 2018دا یەکێ لە تێبینیەکان ئەوە بوو کە ناکرێت سکرتێری کەسێکی سیاسی لە هەرێمی کوردستان ببێ بە سەرۆک کۆمار و نوێنەرایەتی سەرجەم عێراقیەکان بکە بۆیە ئەو پۆستە زۆر گرنگە کەسایەتیەکی سیاسی کوردی لەسەر ئەو کورسیە بێ کە بتوانێت پێگەی کورد لەو جێ بپارێزێەوە بۆ خۆشی کەسێک بێک مەقبول بێ لەلایەن سەرجەم لایەنە سیاسی عێراقیەکانەوە و لەلایەن هێزە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانەوە بۆیە ئەو پۆستە دەبێ وا سیر بکرێت بۆ کورد زۆر گرنگە کەسێک پڕیکاتەوە کە ئەو کەسە شایستەی ئەو پۆستە بێ لەبەرەوەی لانی کەم بۆ کورد ئەو کەسانەی لە ڕابردوودا ئەو پۆستیان پڕ کردوتەوە کەسانێک بوونە خاوەن توانایەکی سیاسی و پێگەیەکی بەهێز بوونە بۆیە بەردەوام بوون لەسەر ئەو ڕێچکەیە ئەهەمیەت پۆستی سەرۆک کۆمار بە گرنگی و بە ئەهەمیەتی خۆی بەتەواوی دەهێنێتەوە. باش لە پاشەوەی کە پۆستی سەرۆک کۆمار پڕکرایەوە ئێستا چاوەکان لەسەر سەرۆکوەزیرانن سەرۆکوەزیرانی نوێ تا ئێستا ئەوەی کە ڕاستپێردرا و دوێنێژبینیمان محەممەد شیع سوودانی تاکە کاندیدی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان محەممەد شیع سوودانی چۆن دەبینرێت لە ڕووی کارکتەرە بۆ کارکتەرێکی سیاسی و ئەو ڕابردووی کە هەیەی و لە ڕوە کاراکەی بۆ تەشکیلەکردنی حکوومەتی نوێ. محەممەد شیع سوودانی خۆی لە ڕابردووی وەکو کەسایەتیی سیاسی ئەو یەکێک لە سیاسەکانی ناوخۆی عێراق بووە لە پۆستی پارێزگار کەسێک بووە کە سەرکەوتوو بووە وەکو ئەندام پەرلەمان کەسێکی جێدەسی دیار بوو وەکو وەزیرش کەسێک بووە لە مەلەفاتی گەندەڵی تێوە نەگلاوە تێبینی لەسەر کارەکانی نەبووە ئەوەی کە پێم وایە لە محەممەد شیع سوودانیش گەورەتر بۆ پرۆسەکە ئەوەیە ئەوەی کە لە ساڵی ڕابردووە ململانەی قورس هەبوو ئەوەی لە بینی دوو
شێواز لە بیرکردنەوە هەبوو بۆ چۆنێتی دروستکردنی حکوومەتی عێراق بیرکردنەوەیە کە تەیاری سەدری و پارتی و هەندێک لە سونەکان ڕێبەرایەتیان دەکرد ئەوەش دروستکردنی حکوومەتی زۆرینە و کەمینە کە ناویان نابوو حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بەرامبەرەکەشی حکوومەتی تەوافق کە ناویان نابوو تەوافقی نیشتیمانی ئیتاری تەنسیقی و یەکێتی و هەندێک لایەنی سونیش پێش ینی دیفاعیان لێ ئەکرد پاڵپشتیان لێ کرد ئەمڕۆ ئەوەی کە سەرکەوتووە تا ئەم دقەیە ئەوەیە کە ڕوئیای دروستکردنی حکوومەتی توافقی نیشتیمانی سەرجەم لایەنە سیاسەکان بەشدار بن ئەمڕۆ ئەوە سەرکەوتووەکەواتە کە ئەمڕۆ محەممەد شەیع سوودانی دێ نوێنەرایەتی ڕوئیایەک دەکا بۆ دروستکردنی حکوومەت کە ڕوئیای توافقی نیشتیمانیە سەرجەم لایەنە سیاسەکان بەشدار بن بە تەیاری سەدریشەوە دەرگا کراوە بۆ بەشدار بوونی کە ئەمە بۆ خۆی ئەم مەبدەئەی ئەمڕۆ لەسەر ئەساسی محەممەد شەیع سوودانی هەڵبژێردراوە مەبدەئێکە لەگەڵ دروستبوونی حکوومەتی عێراق و شێوازی داڕشتنەوەی سیستەمی حکومڕانی عێراق سەرجەم بەرپرسە سیاسە گەورەکانی کورد سیاسەتمەدارانی کورد لە ڕەوانشادان مام جەلال و کاک نەوشیران و لەو سەردەمە کاک مەسعودش پاڵپشتی لەوە ئەکرد هەرچەندە کاک مەسعود لەم دوایە لەگەڵ حکوومەتی کەمینە و زۆری نەبوو ئێستا هاتەوە ناو حکوومەتی توافقی نیشتیمانی بۆ کورد لەو ڕۆژەوە زۆر گرنگ بووە هەر حکوومەتێک دروست دەبێ ئەبێ لەسەر ئەوە ئەساسی توافق و شەراکەت و تەوازن بێ بۆیە ئەمەی کە ئێساش کە ڕەنگە بۆ کورد زۆر گرنگ بێت دروستبوونی حکوومەتەکەی محەممەد شەیع سوودانی لەسەر بنەمای تەوافق و شەراکەت و تەوازونە کە ئەمە خزمەت بە داواکارەکانی کورد زیاتر دەکات و ڕەنگە بۆ خۆشی ئەم ململانیە توندەی کە لە بەغدا هەبوو لە بینی شیعەکان دەرفەتی زیاتری دا بە کورد کە هەندێک داواکاری هەیە لە کاتی ئەم جۆرە ململانیە توندە نەبووایە ڕنگ بوو هێزە شیعەکان من لەدەم بۆ داخوازیەکانی کورد لەبەرەوەی ئێستا لە دروستکردنی بەرەی ئیدارەی دەوڵەت کە ئەمڕۆ حکوومەت و سەر و کۆمارشی هەڵبژات من پێم وایە جۆرە ڕێکەوتنێک هەیە کە زۆرێک لە داخوازیەکانی کورد ڕێگە ینی دەکرێت هەندێک لە داخوازانێکە گشتی نەبێ بێتە دی بۆیە محەممەد شەیع سوودانی ئەمڕۆ هەوڵ دەدا کابینەیە دروستکات لەسەر بنەمای تەوافق و شەراکەت و تەوازن کە ئەمەش ئەو داخوازیانن کورد لەگەڵ دروستبوونی عێراقی نەدا لەگەڵی بوو. باشە دێمە سەر وردەکاری و بابەتە دواتر بەڵام لای دەبنەچێت گەربارس لە دکتۆر عەبدولەتیف ڕەشید بکەین وەکو کارکتەرێکی سیاسی و ئەو ڕابردووی کە لە سیاسەتدا هی بۆ شارەزایی لە بواری ئابووریدا هی بووە کارکتەرە سیاسەکەی چۆن لێک دەدرێتەوە و چۆن دەتوانێت ئەو لە داهاتوودا کار لەسەر کۆکەرەوەی تەواوی پێکاتەکانی عێراق بکات بەپێی ئەوەی کە لەو سوێندەی شاکەی خوات کە کۆکەرەوەی و پارێزەری تەواوی مافە دەستوریەکان و یاساییەکانی تەواوی پێکاتەکانی عێراق بێت. دکتۆر لەتیف چۆن دەتوانێت ئەم کۆکەرەوەیەوە ئەم هەنگاوانە دەست پێ بکات و چۆن هەڵسەنگاندن بۆ کارکتەرە سیاسیەکەی دەکرێت؟ دیارە دکتۆر عەبدولەتیف ڕەشید نامۆن نییە بە پرۆسەی سیاسی لە بەغا و شێوازی حکومڕانی بۆ خۆی سەروی 7 ساڵ وەزیری وەزیر مواردمایی بووە یعنی وەزارەتی هەبووە لە بەغدا و بەشێ بۆ لە سیستەمی حکومڕان و نزیکش بووە لە بەڕێز مام جەلال لە کاتی سەرۆک کۆمارەکەیدا و بە عێراقیەکانش سەرجەم لایەنە سیاسی عێراقیەکان تێکەڵاوێتی و پەیوەندیەکی سیاسی بەهێزیان لەگەڵ بەڕێز دکتۆر لەتیف ڕەشیداوە کەواتە پرۆسەی سیاسی لە بەغدا دکتۆر عەبدولەتیف ڕەشید وەکو کەسێکی نامۆ نابینێ بەخۆی لەگەڵ دروستبوونی ئەم پرۆسە سیاسی لە عێراقات هەردەم بەشێ بووە لەو پرۆسەیە ئەگەر بە پێگەی جیاوازش بێ ئەمە زیاتر توانایەک ئەدا بە يعني إمكانياتي دكتور عبد اللطيف رشيد زياتر دكا لتشونيتي تعامل كردن لقل هيزا عراقي كان تشونيتي تعامل كردن لقل سيستمي حكمراني لبغا بحكمي أو بيجي رابردو لنا أو سيستما هيبوا لتشونيتي كو كردنوي سرجم هيزا سياسي كان آشنابوني دكتور لطيف بو خلاف السياسي يعني كلبيني شيعة كان هي يعني أو تجرباني رابردو كهبوا لبغا چۆن لە فترەیەکدا دەبوو پۆستی سەر و کۆمار کۆکەرەوەی سەرجەم لایەنە سیاسیەکان بێ پێم وایە ئاشنایە بەو جۆرە تەجروبەیە کە پۆستی سەر و کۆماری عنی چۆن ڕۆڵ دەبینی لە کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان چۆن ڕۆڵ دەبینی لە کەمکردنەوەی خلافەتەکان ناکۆکیەک لە نێوان کۆی حیزب سیاسیەکانی عێراق بەرامبەر بە سەر و کۆماری نوێ بەدی دەکرێت لە کاتێکا کە پێشتر شیعەکان دەزانین سەدر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و هەروەها سونەکاندا لە هاوپەیمانێتێکدا بوون بەڵام دواتر سونەکان و پارتی دیموکراتی کوردستانیش دەنگیاندا بە دکتۆر لەتیف وەکو کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم حیزبانەی دیکە دەشێت چۆن مامەڵە لەگەڵ سەر و کۆماری نوێ عێراقدا بکەن وەکو حیزب.
دیارە ئێستا بۆ خۆی لە ناو لایەن ئێمە کە بەنسبەت کوردەوە کێشەیەکی گەورەمان هەبوو لە فترەکەی دکتۆر بەرهەماکە لایەنێکی سیاسی وەکو پارتی دیموکراتی کوردستان ئامادە نەبوو تەعاملی تەواو یاخود هەوڵدا پێگەی سەرۆک کۆمار بەهێزکە دژایەتیەوە پێگەی دەکرد بەڵام ئێستا لانیکەم هێزی کوردی هەموو دەعمی دکتۆر لەتیف ڕەشید دەکەن بە پارتی دیموکراتی کوردستان ئەمەش زیاتر پێگەی دکتۆر لەتیف بەهێز دەکات تەواوی هێزە سونیەکان چ ئەوانەی لەگەڵ تیاری سەدری بوون چ ئەوانەی لەگەڵ ئیتاری تەنسیقی ئەمانە هەمویان کۆکن لەسەر دکتۆر لەتیف ڕەشید ئیتاری تەنسیقی بە تەواوی کۆکە لەگەڵی ماوە تیاری سەدری ئەوەی کە تا ئێستا تێبینی ئەەکەین لە دوێنەوە تیاری سەدری بە هیچ شێوەیەک دژایەتی بۆ پرۆسەی دیاریکردنی دکتۆر لەتیف ڕەشید وەکو سەرۆک کۆمار دەرنەبرێ و هەرچەندە ئەو خۆی تێبینی هەیە لەسەر تێک ڕای پرۆسە سیاسەکە بەڵام وەکو هەڵبژاردننی سەرۆک کۆمار تێبینی نییە لەمەودا ڕۆڵی دکتۆر لەتیف ڕەشید دێت لە ئەوەی کە ڕۆڵ ببینێ لە کۆکردنەوەی لایەنە شیعەکان بە تایبەتی ئەو خلافەی کە لە نێوماڵی شیعی هەیە بۆیە من پێم وایە ئێستاکانە لە ئەو پرۆسی کە دوێنێ ڕوویدا بە تایبەتی لە پۆستی سەرۆک کۆمارە تا ئێستا سەرجەم لایەنە سیاسیەکان پاڵپشتی سەرۆک کۆمار و پێگەی سەرۆک کۆمار دەبن لەمەودا ڕۆڵی سەرۆک کۆمار گرنگ دەبێت لەوەی کەوا ئەو ببێتە چەتری کۆکەرەوەی سەرجەم لایەنە سیاسیەکان وەکەمکردنەوەی خلافات لە بینی لایەنە سیاسیەکان. باشە ئەی سەرۆک کۆمار گەرباز لە کورسیەکەی نەکەین تەنها لە ڕووی مامەڵە دیبلۆماسیەکانی لە ڕووی پەیوەندیە استراتیژیەکانی سەبارەت بە مادەی 140 و ناوچە کێشە لەسەرەکان کە بەو ناوچانە ناو دەبرێن لە دەروی داری هەرێمی کوردستانە دەشێت چۆن مامەڵە لەگەڵم بابەتەیە بکە پرسی مادەی 140 هەیە کە زۆر باز لەوە دەکرێت وادەکەی تەواو بۆ پێویستە دووبارە دەستور و ئەم مادەی شاو پێخشاندنەوەی بۆ بکرێت سەرۆک کۆمار وەکو کارکتەرێکی سیاسی چۆن دەتوانین مامەڵە لەگەڵ ئەم بابەتانەیە بکرا دیارە سەرۆک کۆمار بەو پێگەی کە هەیەی پارێزەری سەروەری عێراق و کوتمان لەگە دەستورە دەستور ڕێخۆشکەرە یاخود دەستور مادەی 140 کە بەڕێزت باسیەکەی بەشێکە لە دەستور کاتێکە سەرۆک کۆمار جەخت لە پارێزگاریکردن ڕۆڵی خۆی دەبینێ لە پارێزگاریکردن لە دەستورە بەشێ لە دەستورە مافەکانی کوردە لە ناوچە کوردستانەکانی دەروەرێ و مادەی 140 لە بۆیە بەڵێ سەرۆک کۆمار و بەڕێز لەتیف ڕەشید وەکو سەرۆک کۆمار دەتوانێت ڕۆڵی گەورەی هەبێ لە پارێزگاریکردن و دیفاعکردن لە دەستور و لە ناو دەستورشان مادەی 140 ئەمڕۆ ئێمە لە بیرمان نەچێت جۆ ڕێکەوتنێک هەیە لە بینی لایەنە سیاسی کوردیەکان و لایەنە سیاسی سونیەکان و شیعەکان لەسەر ئەولەویەت و بەرنامەی ئەم حکوومەتەی کە محەممەد شیع سوودانی تەشکیلی دەکات دەکرێت سەرۆک کۆمار ڕاعی و سەرپەرشتیاری ئەم ڕێککەوتنە بێت لە جێبەجێکردنی ئەم ڕێککەوتنە لەبەرەوەی تێکڕای ئەم ڕێککەوتنەی کە لە بینی هەرسی لایەن کراوە لە شیعاوە لە سونە و لە کورد هەمووی لە چوارچێوەی بەرگە و مادە دەستوریەکانە کە ئەرچی سەرۆک کۆمارە ئەو دەستورە بپارێزەوە ئەو دەستورە بخاتە بواری جێبەجێکردنەوە بۆیە دەبێت ڕۆڵی ئەو لە سەرپەرشتیکردنی ئەو ڕێککەوتنانە بێ جێبەجێکردنی ئەو ڕێککەوتانە بێ کە خۆی بۆ خۆی لە چوارچێوەی دەستوری عێراقیە و ئەرچی ئەو شەپارێزگاری لەو دەستورە بکە و ئەو دەستورە جێبەجێ بکە بۆیە من پێم وایە ئەو ڕێککەوتانەی کراوە سەرۆک کۆمار دەتوانێت ڕۆڵی گەورە ببینێ لە ڕعایەتکردنی جێبەجێکردنی ئەو ڕێککەوتانە کە بەشێکی گرنگی پەیوەستە بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم کە لە چوارچەی مادەی 140دایە. باش زۆر دەوترا دەزانین لەگەڵ بەر لەوەی کە لە ژێر فشاری شەقامیشدا حکوومەت هەڵبۆشێتەوە و دەنگدان ئەنجام بدرێتەوە لە عێراقدا ساڵی پار لەناو عێراقدا جۆرێک لە شڵەژان بەدی دەکرا و دواتریش ئەم شڵەژانانە ئەم قەیران و چەقبەستوی سیاسانە کاتە ناو عێراقەوە درێژەی کێشا بە پڕکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار و ڕاستپاردنی سەرۆک وەزیران بۆ تەشکیلەکردن و پێگەنانی حکوومەت ئەنجا چ گۆڕانکاریەک لە مەیدانی سیاسیەکەدا دەبێت پڕکردنەوەی ئەم پۆستە تا چەند دەتوانێت ڕێچکە ئەساسیەکەی قەیرانەکان لە عێراقدا وردە وردە پڕ بکاتەوە بچێتەوە سەر ڕێڕەوە ڕاستەکەی بە ئاسانیش ئەمە دەکرێت لە ناو پەرلەمانە دروست من پێم وایە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار هەنگاوێکی زۆر گرنگ بوو کاتێککە ململانەی لە بینی ئیتاری تەنسیقی و تەیاری سەدریا دروست بوو ئەوەی کە ئیتاری تەنسیقی سەرکەوتوو کرد لەوەی پرۆسەی دروستکردنی حکوومەتی کەمینە و زۆرینە ڕاگرێ ئەوە بوو کە توانی هەڵبژاردننی سەرۆک کۆمار پەک بخا لە ڕێی دروستکردنی سەیەکی پەکخەر بۆیە کە دوێنێکە کەواتە کە گەیشتە ئەوەی سەیەکی پەکخەر نەبینێت دوێنێکە 269 ئەندام پەرلەمان ئامادە بێ لە ناو هۆڵی پەرلەمان ئەوە ئاماژەیە بۆەوەی کەوا هەموو ئەندام پەرلەمانەیە کە دۆنیەکە لە ناو پەرلەمان بوونە ڕێکەوتون لەسەر ئەوەی کەوا سەرۆک کۆمار هەڵبژێردرێ بەرەوەی
کردنەوەی گرێچۆرەکان بە هەڵبژاردننی سەر و کۆمار دەکرا و ڕێگەرش لەوەی کە پرۆسەی تەیاری سەدری سەرکەوێ ئەوە بوو کە سەرکەوتو نەبوون لە هەڵبژاردننی سەر و کۆمار کەواتە پێگەی یاخۆت هەڵبژاردننی سەر و کۆمار سەرەتای کردنەوەی گرێچۆرەکانی پرۆسەی سیاسی عێراقا و دەکرێت دەرگایەکی گەورەش بێ بۆ ئەوەی حکومەتێک دروست بێ لە عێراقا لە ئاست داخوازیەکانی خەڵکی عێراق بێ و بەڕاستیش حکومەتێ بێ بەرهەمی خۆپشاندان و قوربانیەکانی خۆپشاندەران بێ و بەرهەمی هەڵبژاردنێکی پێشوەختە بێ بۆیە ئەوەی کە ئێستا هەموو عێراقیەکان چاویان لەسەرێتی ئەوەیە دوای هەڵبژاردننی سەر و کۆمار و سەر و کۆمارێک کە بە ئەرچ خۆیێستا و تەکلیفی لە محەممەد سوودانی کرد بۆ دروستکردنی کابینێنە پێم وایە ئەمانە هەنگاوی گرنگن ئەمجا لەمەدا هەمومان چاومان لەسەر هەنگاوەکانی داهاتوو دەبێت. کاک محەممەد دەما دەکەم هەوڵ لەدەم بیکەم بە دوا پرسیار ئەو چەند خۆڵەکە کەمی کە لە بەردەستم داماوە دەزانین کە دکتۆر لەتیف پێشتر وەزیر بووە لە وەزارەتی وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق بووە دەزانین کە گۆڕانکاریەکی کەشهۆش ڕووی کردوتە عێراق جیهانی گرتوتەوە عێراقی ژێکێکە لە وڵاتانی کە گۆڕانکاریەکانی کەشوهەوە پرسی کەمبوونەوەی ئەو لە عێراقدا بەدی دەکرێت. دکتۆر لەتیف وەکو شارەزایی وەکو ئەو پۆستی کە پێشتر لە ڕابردووە هەی بووە چۆن دەتوانرێت وەکو سەر و کۆمار کار لەسەرم بابەتە بکە. دیارە هەر چۆن وتم پێشووتر دکتۆر لەتیف نامۆ نییە بە پرۆسەی سیاسی و بەشێک بۆ لە سیستەمی حکومڕانی عێراق و ئێستاش بە پێی تایبەتمەندی و پسپۆڕێتیەکەی خۆی بۆ ئەمڕۆی عێراقکە لە بەردەم ئێستا عێراق لەگەڵ هەتەنها جەنجی تیرۆری بەرامبەر ناکرێ و جەنجی ئاوشی لە بەرامبەر عێراق دەکرێت هەندێک وڵاتی ئیقلیمی شەڕی ئاو دەکەن بەرامبەر بە عێراق دەبینی تورکیا شەڕی ئاو دەکا هەندێک کات ئێرانەکان شەڕی ئاوی عێراق دەکەن بۆیە تایبەتمەندی پسپۆڕەتی دکتۆر لەتیفش دەکرێت ببێتە کارتێکی هاوکار بۆ حکومت لانیکەم بۆ ئەوەی چۆنێتی بەر بەو شەڕی ئاوەی ئەمڕۆی عێراق بکرێ بۆیە دکتۆر لەتیف هەم بەو پێگەی کە لە ڕابردوو هەی بۆ بەشێ بووە لە سیستەمی حکومڕانی عێراق و وەزیر بووە و پێگەیەکی بەهێزی سەردەمی معارەزەشی هەبووە لەگەڵ سەردەم سەرکردە سیاسیەکانی عێراق و لەگەڵ تایبەتمەندیەکەی خۆی کاتی خۆی کە وەزیر بووە دەکرێت ئەمە خزمەت هەم بە پرۆسەی سیاسی بکە و هەم بە پرۆسەی جەنجی ئاوەی ئەمڕۆ دەتوانێت لەو ماوەی کە لە بەردەستیاتی 25 ڕۆژەکە کە لە دوێنێەوە ڕاست پێدراوە حکومەت پێک بێنێ لەو ماوەیە. من پێم وایە گرێچۆرەکە سەر و کۆمار بوو کاتێکە لەسەر سەر و کۆمار ڕێککەوتن من پێم وایە هەنگاوەکانی کە زۆر ئاسان دەبێت لەبەرەوەی کە لە کاتی گفتوگۆکردن لەسەر پرۆسە سیاسەکان و دروستکردنی ئەم تەحالفەی دوێنەیە لەناو پەرلەمانە ئامادە بوون بابەتی دروستکردنی وزارەتەکان لەبەر پشکەکان دیارن کار ئاسانێکی تەواو دەبێت هەموو چاومان لەسەر ئەوەیە کە حکوومەتەکەی محەممەد سوودانی لە ئاست داخوازیەکانی عێراقیەکاندا بەڕێز محەممەد نەسرەدین کە بەڕێزیان وەکو چاودێرێکی سیاسی ڕاستەخۆ لە کەرکووک و میوانی ئێمە بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونیت.